دووەم وازهێنان لە کاری خێر و چاکە و کەوتنە ئاڵۆزی دەروونە. دائیمە ئەو کەسێک کە بەدگومانە دەرونی پشێوە، زۆر جار ئیشێکی خێری دێ بەدەستەوە، نەفس و شەیتان حجەیەکی بۆ دۆزەتۆڵێ نا قسە لەسەر و بیدعەتیانەش بکەی جیهادە، نا تەضعیفکردنی و جەماعەتەش بکەی هەر جیهادە، یانەڵێ نا کەسایەتی وا غەیبەت نییە، بەخوا غەیبەت نییە باسی بکەی، ئەوە تۆ بە تعریفی هەواهەوەسی تۆیە. ئەبێ بگەڕیتەوە سەر شەرع بزانی ئەم قسەی تۆ ئەم ڕەفتارەی تۆ غەیبەتە چۆتە پێناسەی غەیبەتەوە یان ئەجیناگەر بە هەواهەوەسی خەڵک بێ ئەوەی شەرابیش دەخواتەوە بابە بۆچی گوناح کاکە من زەرەرم لە نەفسی خۆمداوە تۆ خۆت چێ بەسەریو، ئەوەی زیناژەکەڵێ لەشی خۆمە، ئەوی زوڵمیش لەیەکی چیکەڵە ئاخر کاکە مستەحەق بوو، هەریەکە بە کەیف و هەواهەوەسی خۆیەکە. تۆش نابێ بە کەیف و هەواهەوەسی خۆت بکەویتە ئەم پێناسان و پێناسەکان بگۆڕی. بەدگومانەکە لێت بوو بپیشە و سیما و سیفەت ئەوە دڵنیا بەلەوە کە کاری چاکەت زۆر پێفەوتێن. لە جاتی ئەوەی مەشغوڵ بی بە خوێندنی جوزێکی قورئانەوە ڕوویەکەوی تە قسەکردن. تۆ لە نوێژای پەلەتە خێرا فریاکەوی پێشوی قسەکە بگۆڕن لەو مەجلیسە، فریایکەوی تۆش غەیبەتێکی تێکەڵکی یا قسەیەکی تێکەڵکی. لەولا قورئانە خوێنی کۆڕێکی تر لەولاوەی باسی یەکێکەکەن قورئانەکە ئەبڕی و قسەیەکی تیاکی. ئەوە گەر تەقوا کاریت لە دڵ و دەرونا زۆرتر بێ هەر گوێ بەوان ناگری، گوێ لەوان ناگری، گوێشیان پێ نادێ، قورئانەکەی خۆ دەخوێنی. ئەو کەسەی کە بەو بەدگومانیە ئەبێ بە سیما و سیفەتوی کا بە پیشەی وای لێ دێ لەگەڵ هەندێک ڕەفتاری واز لێنانی چاکە لێبن بە لازم و مەلزوم. بەدگومانیەکەی بۆ دروست بوو چاکەکان واز لێن، چونکە گومانی بەدی بردووە بە مسلمانەکە و خۆشی لە کار و خێری چاکە سار دەبێتەوە، اینجا زۆرینەی واز لێنێ بۆ خۆشی اینجاکەوێتە پشێوی دەروونەوە، چونکە ئەو کاتە عیبادەتی زۆرە کرد، سکونای دڵی زۆرتر بوو. ئەلا بێذیکری لای تەطمەئین القلوب، یادی خوای زۆرترە کرد، زیکری خوا، تەسبیحات، وردەکان، نوێژەکان، نوێژی فەرزەکانی بە خوشوع و خوضوع و نوێژی سونەتەکانیە کرد، دەرونی ئاسوودەتر بوو، هێمنتر بوو. ئێستا چونکە پاڵنەرێکی شەیتانی لە ناخیا بۆی دروست بووە، ئەم سیفەتە ئیمانی لێکەم کردوێت. لەبەرەوە ئەبێ هەوڵ بدەیت ئەم سیفەتە وات لێ نەکە ئیش و کار و کردەوە چاکەکانت پێ بفەوتێ. سەیریکەن خوای پەروەردگارە فەرمێ فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية يحرفون الكلم عن مواضعه ونسوا حظا مما ذكروا به. سيري أم تسلسلي آياتان وسيري أم تسلسلي رفتار انفعالياني هو شون ديتو أفرمي سرنجامي هەڵوەشاندنەوەی بەڵێنەکەیان کە بەخوای پەروەردگاریان داوە. لە قورئانە وعد و عهد و میثاق و ئەمانە هاتوون، هەریەکەش بە معنایەکی جیاوازن. ئەم میثاقە کە بەیعەتێکە بەخوای پەروەردگارت داوە و سابیتی لەسەری، عەزم و ئیرادەت بە قووەت کردووە کە تۆ سووری لەسەر ئەم بەیعەت. فبما نقضهم ميثاقهم سەرنجامی هەڵوەشاندنەوەی بەڵێنەکەیان و پەشیمانبوونەوەیان لە پەیمانەکەیان لعنەتمان لێ کرد. لعناهم ئەمە شایەنی ئەوەیە چکە مە سزای ئەو پەیمان هەڵوەشاندنەوەیە کە بەخوای گەورەت داوە. تۆ مجاهیدێکی سەرڕاست بووی، تۆ کابرایکی تەقواکار بووی، تۆ ئیمامی مزگەوتێ بووی، تۆ داعیەک بووی و تار و دەرس و سیمینارە دەکرد، تۆ داعیەک بووی ئەگەڕای بە ماڵانە بە خزم و کەسوکارەکان تا سیلەی ڕوحمت بەجێهێنا ئامۆژگاری دەکردن. تۆ بزانە ئێستا خۆت چی لێ هاتووە، بەیعەتەکەت چۆن لەگەڵ خوای پەروەردگارە هەڵوەشانەوە. اینجا فەرمێ لعناهم، لعنەتیش یعنی دوورخستنەوە لە ڕەحمەتی خوای پەروەردگار، خوا لاماندا. وجعلنا قلوبهم قاسية، ئەمەش عقوبەی دنیایی، دڵیشانمان ڕق کرد، وامان لە دڵیان کرد کە ڕق ببێ. قاسیەش ئیسمە، یعنی ئەمیش بۆی بووە بەصیفەت، واتە ثبوت و دەوامی هەیە. دوورمان خستنەوە لە ڕەحمەتی خوا، دڵیانمان ڕق کرد، ئەمە سزایەکی پراپڕی
دادپەروەرانەی خواییە کە تووشی ئەوە بێت. تۆ هەر گوناحێکەکەی عقوبەیەکی بەدوایە عقوبەیەکی دنیایی، لەوە کەمبوونەوەی تەقوا، کەمبوونەوەی خۆشەویستی خوای گەورە، کەمبوونەوەی هیدایەت، کەمبوونەوەی نووری خوا، دڕەقبوون، دنیاویستی، شەڕپاڵکردن لەگەڵ یەکتریا لەسەر مەتاعی دنیا، کەلوپەل و کاڵای دنیا. ئەنجا ئەفەرمێ بۆچی ئەمانەوەیان لێ بەسەر هات؟ چونکە ئەوان پەیمان و بەیعەتەکەیان داوە کە دینی خوا بگرنە بەر و بۆ خواویستی لێ ببڕێن، بەڵام وەنەسوا حەظًا مما ذوکروا به، پێش ئەو یحرفون الکەلیمە عن مەواضعی، دائیمە خەڵکێک وایە کە خۆی ئینحرافەکە، ئەنجا هەوڵەدا دلیل و حجە دێنێتە پێش. تۆ خۆت ئینحرافت لە ڕاستە شەقامی پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وەسەلام، ئیتر ئەڕوا بە دوای چۆرە دەلیلێکە. بەخوا جاری وایە پەندی پێشینانەکە بە دلیل، ئەڵێ برا بابوو باپیرانیش خۆ موسڵمان بوون عاقڵ بوون، ئەوە تا بەخوا پەندی پێشینانە کوردێکە جوانی فەرمووەکەوە ئاڵێ دەست بە کڵاوی خۆتەوە بگرە بانەی بە کە چوویتە شاری چۆران دەست بە چاوتەوە بگرە. ئەی چێ و مجتەمەعا گۆڕێ؟ ئەی چێ ئەم بانگەوازە خوایی هەڵەگرێ؟ آخر سەیری کەم جارێککە خوێنمەوە، خاستن داعیەکان. فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية يحرفون الكلمة عن مواضعه ونسوا حظا مما ذكروا به. أنجا سيري أمي أخيريك أفرمي تاوانيان قوربو چونك دواي زانين، دواي لخوايا أخيبون، دواي بيعت شكانك وهالوشانوي بيمانو بلينكيان، نسوا حظا مما ذكروا به. بشك پشكك لوي كبير خرابونوا بيريان شو أو يبير خراوينتوا تشيه أو يبير خراوينتوا قال ألست بربكم قالوا بلى. أما أو عهديك بخواي قورمان داوا أي خواي پروردگار بلى تو خواي قورماني، تو سيد ماني، تو خاون ماني، تو مربي ماني، تو مالك ماني، تو خالق ماني، بلى تو كاروباري أم قردنا أبي بري وبلى إما عبدي توين تسليم بتوين. أنجا إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. أما عهدي دو همانا عهد ما بخواي پروردگار داو كأم بيعتي خواي قورة هالقرين. قال إني جاعل في الأرض خليفة، أما مرحلة يسيها جستماني دروس كربو هالقرتني أم بانقواز خواي هاتينا سرزوي باوك آدم پەیامی خوایی وەرگرت، هیدایەتی خوایی وەرگرت لە بەرامبەری ئیبلیس و ئەبالیسە و شەیتان و شەیاتینەکان. ئەوان ئێمە ئەبینن، ئێمە ئەوان نابین، ئەوان ئێمە گومڕاکەن، ئێمە ناتوانین ئەوان هیدایەت بدەین. شەڕێکی زۆر قورس. ئەنجا بۆ ئەوە هاتینە سەر ئەرز کە ئەم ئیستیخلافەدا بمەزرێت کە دینی خوای پەروەردگار بێتە سەر حکم، کە سەروەرەتی شەرع دەسەڵاتی باڵای بەدەستەوە بێت. بەڵام ئەمانە وەنەسوا حەظًا مما ذوکروا به لشوێنێکی ترژە فەرمێ دەربارەی بەنی ئیسرائیل فأغرينا بينهم العداوة والبغضاء، بەسەبەبی ئەوەش ئەنجا کەوتنە دوژمنداری کردنی یەکتری کە کەس بە بەزەیی بە کەسی ترانەیەتەوە هەمویان خوێن ڕێشتر بن لە دوژمنان بەرامبەرمە.